برای ئومێدی شوانکارە بێسەر و شوێن بوونی براکەی دوای لافاوەکەی هەولێر تەواو بێهێزی کردووە. لە شوێنی لافاوەکەی هەولێرین خەڵکی دارەت و زۆرترین زیانیان لە لافاوەکەی هەولێر بەرکەوت تووڕەن دەڵێن پرۆژەکان ڕێڕەوی ئاوی بارانیان گرتووە بۆیە ئاو چۆتە ماڵەکانیان. ناو کەند کراوە جەمەلۆن چیە کردێتی من کردومە ئەخە من پێم ناکرێ چیە کردێتی هەمووی کاربەدەست کردێتی هەموو بینای لەسەر کراوە بەنزیخانە لەسەر دروست کراوە شاری لە پێش ئاوەکە کرا ئەو ئاوە چیەکە ئەو ئاوە کۆ بێتەوە لە ڕاستێکا کۆ بێتەوە کاتێک کە ڕێڕەوێ نییە پیا بڕۆ مەزبورە مل بە خەڵکەوە دەنێ مل بە دارەتەوە دەنێ مل بە ڕۆشنبیری دەنێ بە گەڕە ژیان دەنێ ئەو خەڵکە هەموو فەوتا یعنی کەسێنی هاوڕێ لەم دارەتووە بداتەوە بەڕاستی وەزعمان زۆر خراپە بەڕاستی خەڵکی دارەت و زۆر مەغدورە بەڕاستی خەرکی دارەت و فەقیرن بەڕاستی ئەو ئاوا ئەلو سەرەوە دێ هاتبوو ڕاست بۆ ما لای ما ئێمە هاتبوو ئەوە قەولە خۆمان هیچ ئاوی زەیتونیشمان بۆ بێنە ئەم دیمەوە. ڕۆژ بە ڕۆژ شار فراوانتر دەبێت هەولێر گەورەتر دەبێت بەڵام خەڵکی هەولێر گلەییان هەیە دەڵێن بەرنامەی فراوانبوونی شار بێپلانە لە شوێنی ڕێڕەوی ئاو باران کۆگا و شاری نیشتەجێبوون دروست دەکرێت ئەوە شوا دەکات ڕێی ئاو باران بگیرێت و بچێتە ماڵان و خەڵک هەموو ساڵ زیانی پێ بگات. هاوکار عەبدوڕەحمان کورسات نیوز هەولێر.